فاصله زۆر خۆش دەکسێت بەس فاسۆلیە بامێ فاسۆلیە ئەنی شلەکانی من هەر خۆشە بەس بەڕای من فاسۆلێ بۆ من خۆشترە ئەمڕۆ وەکو کوردێک بەشداری کردو لە جەژنی هیندۆسە هەستە چۆنە؟ وڵای پێم خۆشە هەموو جەژنێکی ئەمان یین بە پێی مەجال هەر کاتێ مەجالمان نەبێ یین سلێمانی شارێکی ڕەنگا و ڕەنگە یعنی ئەبێ ڕێزلام و کلتور و دیانەتەکان بگرین من بە شانازیەوە مسڵمانم بەڵام احترامی دین و کلتورەکە شەگرمەوانی کە لەگەڵمانەشی بۆ هەموو جەژنێ لەگەڵتا بەڵێ ئەمەی جارن هەنێک زار بەدڵێتی ئاراڵە بەدلێتی ئەلێ هاشتی تازە فێربوون بینین باشترە خۆشترە ئەخۆی ئایبی نییە بۆ شتی فێرەکەی تازەوان نییە فێرکردن هیچ ئێستا خراپ نییە ڕۆژانە چی ئەەکەیت؟ وەڵا من ڕۆژانە ئیشی کوماشیشەکەم و کوماش فرۆشیشەکەم و لەگەڵ خەیاتیش ڕۆژی تاڵ چیتان بەدەستێ بەنیازە ئیشێ بکەن بە تەمای ئەم بزنسیەوە ساڵێکە دەستمان پێ کردووە لە خوا بە زیابێ من قماشێنم لە هیندستانەوە نەوعیتی قماشەکە ئەم ساری و لێنگە و کورتە و هەشەر نییە با بڵێن بۆ بیانیان ئێرە و کوردەکانیش حەزیان لێتی چکە بۆ چلی خۆشمان نەبێ قماشێکی عەسڵیە و زۆر وەرزانیشەکە ئەمیش خەیاتە دیزاینەرە یعنی زۆر کەسی هەڵە باشە خۆ ئەمە جلی کوردیە زانێ دیزاینەرە زۆر یەک کەسات بێ بۆ لای یعنی هەموو کاتێک هاتۆتەوە بۆ لای پێی جوان بۆ پێی خۆش بووە جارووا بۆ خۆشیاتەوە بۆ لای تو دیار حەزم گرۆ خەپەیجان بۆ بینی کاس و کەوە و هێلک و سەلتە و ئیتێرکەوەی شەش پارچە و هەراوانەیە هەرەوەی تایە جلی کوردی وەکو هیندیەکان نییە هیندیەکان هەزار شتێکی تایە بەس کوردیە کەوە کراس و هێلک و سەلتە و تەوە جلی بەتەنیا ئافرەتان ئەدووری یا پیاوانیشە دووری؟ وەڵا من جلی پیاوانە ئیدورم بەس هیندیەکان یعنی دیزایانی هیندی جلی کوردی وەڵا جلی کوردی بەتەمای فێرە بەم و خۆم هەزەکەم فێرە بم بەس کەس فێری ناکات باشە ژیانی ئێوە بەیەکەوە لە دوو کلتوری جیاوازەوە چۆن توانیتوانە ئەو جیاوازانیە بخەن و تا ژیانی ئیسەکەوتوتانە بێت بەڕێی من تێگەیشتنە ئینگلیز دوو کەلیمە زۆر بەکارێنێ سۆری لەگەڵ سانکیو ئێمە ئەگەر لە قەومیمە ئەم دوو شێ زۆر بەکاربێنین باوەڕکە لە سایە هەشتای کێشەکەمە بێتەوە بە تایبەتی لە بینی ژنی و مێردە یعنی وایە دوو کلتور و جیاوازین دوو دیانەتی جیاوازین دوو شێوەی جیاوازین بە هەموو نەوعەکان جیاوازین بەڵام شەر تێگەیشتنە لە یەکتری تێبگەین چ خواردنیە زۆر خۆش دروستەکەی حەزت لە چ خواردنیەکە؟ من فاسۆلێ زۆر خۆش دەکسێت بەس فاسۆلیە بامێ فاسۆلیە ئەنی شلەکانی من هەر خۆشە بەس بەڕای من فاسۆلێ بۆ من خۆشترە دەی سابوونکەرانە سانی؟ کفتەی سابونکەران یعنی کفتە گەورەکە ئەوە ئازانم شتێکم هەزم لێ ئەیبا ئەزانم بە شتێکم هەز لێ نابێت نایزان بوون منە سەڕوپێ گیپا نایکەم و هەستەکەم بۆن ساردیە